گورە نانا کاکە جان نابەسەری تۆ نا ناوەڵە نابەسەری تۆ من وانیم ئەوە دەزانی چۆنە ئەوە سکرتێرەکەم وەرەگرتووە جادرە کاکە جادر جاوە دەزانی چۆنە کاکە جان تو دانیشە دا تو ئەزان چیە خۆت شەغڵت مەکە هیچ دانیشە نەنە کاکە نا هیچ خۆت شەغڵ شتەکان هەموو بەدڵی خۆمان دەبێت دڵنیابە کورە برامە تۆ برای بەڕێزی منی کورە حەزەکەی وەرە لە جێ من دانیشە تەبیعی لە جێ من دانیشە بە قوربان دانیشە با خزمەتت دەکەم خزمەتت دەکەم قاو بۆ چ دەکەی دێتە تو هەتا نەکو دانیشە بۆ لە جێ من دانیشتووی بەخۆن لەگە تۆمە هەتا بەرێ کاک زروف نەبوو وەرە ژۆرێ ئەتۆ بۆ هاتی ئەمە زروف نیم زەریفم تێگەشتی باشە بۆ هاتی لەسەر کورسی مندا دەنیشی بەقوربان هاتو گوتی جادر هاتمە ژۆرێ گوتی دانیشە دانیشتم گوتی سەوەرە جێ من زید دانیشی بەقوربان بم ئەوە ئاخر جارت بێت بەرێ مامۆستا تێگەشتی کاک زروف نا زەریف بەرێ کاک زروف جادر ئێستا مڕاجعمان هەیە ئەرێ وەڵا مامۆستا دوانمان هەیە دوو چێ ناوانە وەڵا ژنە کوزەلا ژنەکە کەسی لەگەڵدایە ناوەڵا قوربان زلامەکە بەجیا ئەو ژنەکەش بەجیا ژنەکەی بکە ژوورێ ئەزی ناوەڵا دەرێم قوربان پیاوەکەی دیخمە ژۆی بۆ قوربان پیاوەکە پارەی دایە پارە یعنی وەرگرتووە یعنی ئەو پیاوە پرۆفیشناڵە دەبڕۆ پرۆفیشناڵەکەم بۆ بنێرە ژووری ئەوڕۆ چاوەکەم دەبڕۆ ڕادەوەستا سەڵەکیانتان بۆ من ئەتووەش فەرما مساو ئیشەکەی من نەکرایە ئیشی تۆ نەکراوە 50,000 هات و بێم و بچمیش نەکرایە تا ئێستا کاکە ئەو ئیشە کراوە تەواو هیچی نوقسان نییە نەکرای مامۆستا چۆن نەکراوە چێنێ کردووە چ گەندەڵێک دیارە ئەو کەسە زۆر گەندەڵ بۆ مامۆستا تو ئیشەکەت کرد من ببوورە ڕاستە نا دیارە هەڵەیەکەیە دەبێت ماموری بەسەر چاو فەرمووجیانی من دەست خۆش ئەودا دەوەڕقشم دایتە سکرتێرەکەی چاوەکەمی سەرسەری بسەر چاو سەلامتون چاوەکەم باشی فەرموو دانیشکاکە دانیشە لەوێ دانیشە چێوە دەچکاکە گوێ بەعزیز چکاکە گوێ دانیشکاکە لە دەردی دەردە کوێ چاوەکەمی بڕۆ کاکە ڕاوەستە سڵای منە سڵای چیە خوشکەم سڵای من نەبوو وەرە عەبڕۆژە سڵەی گرتیە دوای فەقیر هێتیمە تەواو نییە دەستی کوردێ فەقیرە هێتی کو دوای لەمەر بەزوانی حەقی تەواو نییە زەرعیە زەرشێتە لە لوشکەی داوێت لە توانێتە ئەدی کو دوای بتمان ژن شلۆ بینین وەی نخوان تەواویش نییە گوناحە خوشکەم کاکە ئەوە ناکرێەوە تاوانیوە معامەلەتە برە لێو ناکرێت جەنابم دەرلەو نوقسانی زۆرە بەخواوە دێم جارە دێمە ئێرە و دەگەڕێمەوە برای من مدیرمیان تۆ ئێرەوە مام جادر دەزانێ حەز دەکەی بانجی کە جادری جادر بەرێ قوربان ئەوە چیەوە ئەوە تاوانیوە معامەلەتە تەواوە قوربان تەواوە بە چی بزانم تەواو قوربان ئەو پرۆفشناڵە دەڕاوە زان دیارە من باشم قوربان تێگەشم ئەو تەسمەکەشی تەواو بەس تەوقیعەکی منی ماوە کاکەوە ببوورە فەرموو ئەوە تەواو بوو نا سایە بەس شتانە عەفومان کە ئەوە بازار قەشنا زەرفرێنە هەیەکەمان دابێت ئازێتی شەشە بە قوربان دەست خۆش بێت زۆر سپاس سەرچاو خوشکەم بۆ کەسی لێ نییە کجا کەسی لێ نەخۆ پشخانە نییە سەرسەرێ منی سەرچاوێ منی سەرچاوێ من بڕۆ چۆ دەچی خوشکەم گەمە من دارانە ئەرگەزمانە ئەجیار سڕێ منە ئەی دەقە دانیشە ئەمە دی گاستەکە بزان چی لێ باشە قوربانت بە زۆر بەخێر بی سەرسەرێ من دی ناری خوشکەم بزان من دیر چی لێ بێ دانیشە جێ خۆ نەجوری دانیشە بەخێر بێ ئەوەکەم دۆخمان نەکرێت چاوەکەمی جادر زۆر بەخێر بێ جادر بەرە قوربان ئەوە بۆ تۆ جاری یەکەم قەت نهاتێ ژوورێ ئیلا دوو جار ئاخر مامۆستا زۆر مەشغوڵم ئەتۆ پێم بڵێ چێمایە وەڵا قوربان ئێستا بەس ئافرەتەکەی بەس یەکەشکەش هاتیە گەرما پێ دەچی ئەویش پرۆفشنال یعنی پرۆفیشناڵە تاکیدی قوربان مەگە پرۆفشنال نەبوو کو دێخمە ژۆرم جادر پرۆفیشناڵی ڕانەگری بابێ خەمم نەیمەوە ئەوها بڕۆ ئیش باشە پشتی خۆم دەکەمە پشت بابەستەری داوە بەخوا زیرەشێت و بەخوا ئەو ڕۆکە هەموو دیتە پرۆفشنال بە قوربان پرۆفشنال وەلی ناڕۆ یان دەتبینم جادر ئیش باشە
بڕۆ چاوەکەم ڕامۆستی. چاوەکەمی پرۆفشناڵێ پرۆفشناڵ چاوەکە بڕۆ ژۆری چاوی منی بڕۆ چاوە دەکەم بڕۆ ئەرە کاکە سڕێ من نەبوو لە هەموو شوێنە ئافرەت پێش پیا ئەچێتە ژوورێ ئەمە چییە؟ ئەم پرۆفیشناڵە چی من تێناگەم؟ ئەو مدیرێمە وان نییە ئەو مدیرێمە ئەسڵەن سەر ژنانی نییە ئەستان پێی بە یعنی تەنەزولە بۆ ژنیشکە مدیرێکی گرام سەنجین مسەقف تێگەیشت و پرۆفیشناڵ چییە؟ خوشکمە تو خۆت پرۆفیشناڵ کە دەچێ ژووری ئەرە کاکە منیش فێری ئەو پرۆفیشناڵەکە؟ خوشکم مەسەلەی کوردی هەیە دەرێ مۆمی پێکرای لە چرای بێنەفت باشترە دی خوشکم ئەجا تو چونە ژۆرەی تو پارەی تێدایە؟ ئەرە وەڵای بۆ تێدایە نییە ئیدە لەو نابێ پرۆفیشناڵ خوشکمە توش تێگەیشتم جارەکەم فەرموو. سپاست دەکەم ممنون. ئەوە زۆرە قەشندار جادری ئەزێتی شەشابە قوربان. نانە احتیاریە ممنون. وڵا لە ئیشەکەی تۆ من سێ دەفتەرم قازانج کردیە. عافێتر بێ جارەکەم شتێک بە ئێمە بکرێمە لە خزمەت جەنابتان داین هەر دەقەیەکی دایرەی خۆتە. سپاس دەکەم ئەگەر ئێستاش ئیزنم بدەم بڕۆم. فەرموو لە خزمەت داین فەرموو. سپاس دەکەم دەست خۆش بیتن. دەست خۆش ئەمە لە خزمەت داین هەر دەقەیەکی سەرچاو وا لەگەڵ بێ سەرچاو سەرچاو چاوەکەم برای گەورەی سەرسەرێم قوربانە بە هەر دەرە بیکەیت دوجار قوربان بە چایەکەم بۆ بێنە وەڵڵا سەرم دێشێ چایە قوربان بەسەر چاوەکە بەخوا هەراوا بڕوات لەوە چه هەر لێرە بمێنەوە با منیش خۆم کەم بە پرۆفیشناڵ. کاکە ئەو میشە بە پرۆفیشناڵ جار داوای چاکردی جارێ با چای لێ بینم باشە با مەحسابێکی بکەم یەکەم کوتی ئەوە کوتی 20 ئەوی کوتی ئەوی کە 12 ئەویش دا 20 بە 12 بەدە ئەوە دەکات 42 وەرق قڕەوە نیعمەتی خوایەوە 42 وەرق چای لێ خۆشکەم زۆم چەندە زۆنە قوربان ئەی دەستت خۆ دەماغت هادی دەکاتەوە بە تاکید وایە قوربان کچەکەش وا خەریکە دەبیتە پرۆفیشناڵ ئەویشت کردە پرۆفیشناڵ ئەی غەدار دەبڕۆ بنیرە ژوورێ بڕۆ بڕۆ وەڵڵا تەنزیمیان دەکەیت لێ دەزانی چمە ژوورە؟ چەندە؟ جازە؟ ئەی چی؟ دیارە ئیشەکەت سووکە؟ هیچ نییە سووکە ئەمیش تازە بم بە پرۆفیشناڵ. ئێستا ساوای تازە دەبێت پرۆفیشناڵ فەرموو بای 50,000 فەرموو باشەوە ئێوە عیب ناکەن لە دەرەوە پارە لە خەڵکی وەردەگرن؟ پارە؟ پارەی چیە پارەی لە تۆ وەرگتووە؟ سکرتێرەکەت سکرتێرەکەم چەندی لێ وەرگرتی؟ 50,000. جادر بەلە قوربان پارەت چ لەو ئافرەتی وەرگتووە تۆ؟ قوربان بۆ پرۆفیشناڵ پرۆفیشناڵ ئەرێ وەڵا چەندە لێ وەرگتووە؟ وەڵا 50 بیدەوە جارشکە نییە شتیوان لێ ببینم لەو دایرەی دانانێنی خوشتی بەڕێزمەوە پارەکەت ئێمە لەو شتانە ناوەشێنەوە یعنی تۆ ئاگات لێ نییە؟ ئابەدەن ئێمە بەس خزمەتی خەڵک دەکەین لەم دایرەیە ئابەدەن پارە لە کەس وەر ناگرین هیوادارم وا بێت دوای علاجتەکە باشە بڕدرێ بزانە ئابڕی منی شت بەت سم عینانەکەم بە خوشکی بەڕێزم من داوای دەبردم لە جەناب تێ فەرمۆش کتابەکە تاو بووە زۆر بەخێری زۆر سەرچاو جادر قورئان تووشی بەڵایەکەم دەکەی جادر بەرە قوربان باشە تۆ بۆ قوڕە دەبۆ من کردەوە کوڕە تۆ دەزانی ئەوە چ بوو چی بوو کوڕەوە ڕۆژنامەنووس بوو وەڵڵاه دار بە ڕحماندارەدا ڕۆژنامەنووس بوو ئارە وەڵڵا قوربان پارەکەم دام داتەوە بەس تۆ ناترسیدەوەی تووشی کارە ساتێکمان پێ لە دوای ئەگەر لەسەر تەلەڤیزیۆن قسەیەک لێ میدەرم وەڵڵاه پارەکەمان دام ئەوە عایدی تۆ ها ئەم ناگەم لێ ئەو دووران لەوم بەجبێرەوە جەما وەستە بە ئەمە حەق حیسابك لەگەڵ کەم ئەو قسە مان ئیش کردیە دەوەرە دانیشە دەوەرە
مامۆستا قوربان بنووسە قەڵەبی دەستی دەنووسم ڕاوە با سافکە مامۆستا قوربان مامۆستا ئەوەی یەکەم 5 وەرەقە هینا 5 وەرەقە ئەوەی دووەم 6 وەرەقە هینا ئەوەی سێمیان خوا هەر ناگری پارەشی زۆری نابوو 10 وەرەقەی نابوو قوربان ئەلوڵە ئەوەندە بوو ئەو ئافرەتەکەش 50,000 داوە جابر ئەوەی یەکەم 10 هێنا ئەوەی دووەم 12 هێنا ئێخۆ ئەوی سێمیش 20 هێنا ئەوە دەکاتە 42 وەرەقە یعنی تۆ بە هەموو عەقڵی خۆت دەتەوێت خشتی کەی قوربان بم ئەدی ئەوهانیەوە ئەوەی سەری دەدزی لە بنەوی دەدزی ئەتوش نەوی دەدزی قوربان ئەمیش لە تو دەدزی